بۆ قسەکردنی زیاتر لەسەر گەندەڵیەکانی عێراق بۆ ئەو مەترسیانەی کە ڕوبەڕووی عێراق بۆتەوە جا لە ڕووی ئابوووریەکەوە مەترسیە سروشتیەکان ژینگەییەکان هەموو ئەمانە پێویست بەوەکە کە ئاستێکی هەرێمی کوردستان ببینین بەراورد بە عێراق و ئەو هەوڵانی ئەدرێ و گەندەڵیەکانیش لە عێراق بۆیە گفتوگۆکەم لەگەڵ بەڕێز هەرێم ڕێبوار مامۆستای زانکۆ چڕتر دەکەمەوە. مامۆستا بەخێرهاتیۆم کاتت باش. زۆر سپاسم کاتی باش. مامۆستا هەرێم تۆ لەگەڵمان بووی لە ستۆدیۆ ئاگات لێ بوو کە هەندێک لەو هەواڵەوانەمان باس کرد کە باس لە مەترسیەکەن لەسەر عێراق جا چه ئابوووریەکەی بێت چ ژینگەکەی بێت لە ڕووی وشک بوون و وشکە ساڵی و کەمبوونەوەی ئاو لە پارێزگاکان و هەموو پرۆژانش کە گەندەڵی تیاکرێت ڕۆژانە ئەبیستین چەند کەس ڕوبەڕووی دادگاکرێتەوە. ئەمە عێراق بەکوێ گەێنێت یعنی داهاتووی عێراق ئەتوانرێت لێستە بڵێن ڕەشبینی لەسەرە یعنی بۆ دیاریکردنی داهاتووی عێراق لەوانەیە کۆمەڵک پێویستمان بە کۆمەڵک داتا و ئاماریات و تەحلیلاتی هەنووکەی هەبێ بۆ نمونەگەر عێراق دەوڵەتێکی باش بێت لەسەر مستەوای دنیا بە بەردەوامی لە تەصنیفی یەکەمی ئەو دەوڵەتانە نایە کە زۆرترین گەندەڵیان تایە و لە ساڵانی ڕابردووە و دوای پرۆسەی ئازادی عێراقەوە تا ئێستا ئەو سەرۆت و سامانی عێراق بە شێوەیەکی گشتی بەهەدەر درراوە و هیچ پرۆژە و بەرنامەیەکی واضح نەبووە کە عێراقی دوای 2023 پێ بنیاد بنرێنێتەوە. ئەگەر یەکێک سەردانی بەغدا بکە لە هەولێرەوە بچێت لە سلێمانیەوە بچێت بە هەر بە سەردانی یەکەم ئەو جیاوازیە ئەبینێ کە لە دوای 2023 مەشاریع لە بەغدا نەکراوە جسترێک دروست نەکراوە نەفەقێک دروست نەکراوە پرۆژەیەکی و لۆدێکی زۆر زۆری لەسەرە بە پێشەوانەوە لە هەرێمی کوردستان ئاگەر تەماشا بکەین ئەمە بە دەیان و سەدان مەشاریعی نیشتەجێبوون و مەشاریعی ژێرخان لە ئاوەڕۆ بگرە هەتا و کۆگاتە پرۆژەکانی نیشتەجێبوون و ئەو پرۆژانەی تریش کە لەم دوایە حکوومەت لەسەر مستەوای بەروبوومی پیشەسازی و کشتتوکاڵیش پێیگەشتووە و تهدیدێکی ترەوەیە لەسەر عێراق ئەوکو لە راپۆرتەکەتانە باس ناکرد کەمبوونەوەی ئاو ئێستا لە عێراق کێشەیەکی گەورەی دروست کردووە کە لە چەند ساڵی داهاتووە ئەکرێ ئەمە بڵێن ئیتر عێراق وەکو خودی خۆی ئیفلیجە بێ لە بەرهێمێنانیشی لە بەرهەمهێنانی بەروبوومی کشتتوکاڵیە و لە پیشەسازیشە بە تەواوەتی کەرتی کشتتوکاڵی پیشەسازیمان ئێمە لە عێراق تەسلیمی دوو دەوڵەتی دراوسێ کردووە کەوانش ئێران و تورکیایە. ئەم دوو دەوڵەتە بە شێوەیەکی وازح هەژمونی اقتصادیان لە ڕووی کشتتوکاڵی لە ڕووی پیشەسازیەوە بەسەر عێراقا هەیە و بە زیاتریش تەئسیراتی ئێرانمان لەسەرە چونکە ئێمە بەشێکی زۆری ئەو خاکەی عێراقی ئێستا بێ بە بیابان باوەها بڵێن ئەگەڕێتەوە بۆ ئەو هۆکارانەی ئەو کە ئێران سەبەبە بۆن من لە گرتنەوەی بەنداوەکان لە ڕێگەنەدانی ئاو بۆ عێراق و ئێمە شوکو دەوڵەت لەبەرەوەی کە سیادەیەکی تاوامان نییە ناتوانین لە هەندێک مواضعی نێودەوڵەتی ئێمە دیفاع لە خۆمان بکەین یعنی ناتوانێت عێراق دەوڵەتێک نییە کە بتوانێت دیفاع لەوە بکات. کەواتە ئەمە خۆشتان چەند جارێ ئاماژەتان بەوە کردووە ئەمە چێتە چوارچێوەی گەندەڵیەوە کەواتە ئەم گەندەڵیە چ کاریگەریەکی بێت لەسەر ئابوووریەکەی؟ طبعا کاریگەری زۆر خراپی لەسەر ئابووری عێراق دروست کردووە. ئێمە هەندێک داتا وەرقام باسکەین وەنمە لە عێراقا هەتاوەکو ئێستا نزیکەی 72 بانکمان هەیە لە خلالی 2 ساڵی ڕابردووە 30 لەو بانکانە بلاکلیستکراون لەلایەن وەزارەتی خەزانەی ئەمریکا و بانکی ناوەندی عێراقەوە. سەبەبەکەی بۆ چێگەڕێتەوە؟ سەبەبەکەی گەڕێتەوە بۆ ئەو هەموو بە تاڵانبردن و سپیکردنەوەی پارەی کە لە عێراق ئەنجام دراوە. لە حاڵەتی ئێستا 42 بانک ماوە لە عێراقا ئەم 42 بانکەش هەمویان ناتوان داخلی مەزادی بانکی ناوەندی بن لەبەرەوەی هەندێک لەو بانکانە نوێیە هەندێک لەژێر وسایە هەندێک لەژێر تەسفیەیە و هەندێک لەو بانکانە تازن و هەندێک لەو بانکانەش بیانین ئەوانیش ناتوان بچنە ناو زەختکردنی ئەمریکاش و ئیسرائیلکردن لەسەرەوەی کە چاکسازی بکە یعنی لە ڕووی ئابووریشەوە ئەمە کاریگەریەکی گەورەی لەسەر دروست بووە. ئەو بابەتێکی تریش باسکەین کە زۆر گرنگی بەم بابەتەوە هەیە ئەویش ئەوەیە کە لەوانەیە زۆر جارێکێک پرسیار بکە ئەمە پێشتر چەند جارێک باسمان کردووە کە گەورەترین مەترسی لەسەر ئابووری عێراق ئەوەیە کە عێراق خودی داهاتی دۆلار لای خۆی نیە خودی ئەو داهاتی کە هەیەی لە فێدراڵ ڕزێرڤی ئەمریکا هەڵگیراوە حەسەب پێراویستی عێراق دێت بەڵام لەوانەیە یەکێک پرسیار بکە بۆچی ئێمە ناتوانین لەژێر وسایی ئەمریکا دەرچین وەڵانە ئەمە پرسێکی گرنگ بە بۆچی عێراق ناتوانێت سەربەخۆیی ئابووری بەدەست دێنێتەوە ئەو پارەی کە لە ڕێگەی فرۆشتنی نەوتەوە ئەچێتە دەرەوە ئێمە ڕاستەخۆ بگەڕێتەوە دەستخۆمان. تەمان ئەوە ئەکرێت ینی بە تەقدیمکردنی تەڵەبێکە بێ بۆ
ڕێکخراوی نەتەوەیەگرتووەکان ڕێکخراوی نەتەوەیەگرتوەکانش لە ڕێگەی لیژنەیەکەوە دێت کە بزانێ اقتصادەکەت هەتا چەندێک مساعدە بۆ ئەوەی کە تۆ سەربەخۆی ئابووری وەرگریتەوە ئێمە لەم حاڵەتەیەش لەسەر وسڵی ئەمریکین سەربەخۆی ئاووریەکەمان لەبەر سەبەبێک لەدەستداوە لەبەر سەبەبی سپیکردنەوەی پارە لەدەستدا کەواتە لێرەیە تۆ توێ بڵێ عێراق خۆی ناوێت عێراق خۆی ئەزای نەویستنەکە ئەوەندە پارە سپیکردن و بە هەدەردان و بە تاڵانبردن و گەندەڵی زۆر لە عێراقە کۆنتترۆل ناکرێت ئێمە وەکو ڕێکارەکانی ئومە متحیدە بۆی سیادی خۆمان وەرگرینەوە لە ڕووی ئابووریەوە چەند ڕێکارێکیان بۆداناوی ئێمە لە دنیا سێ منەظەمەی گەورەی غەسیل ئەموالمان هەیە غەسیل ئەموالی عالەمیمان هەیە غەسیل ئەموالی ئەوروپیمان هەیە لەگەڵ ئەفریقیمان هەیە غەسیل ئەموالی جیهانی دەرکراوینە بۆ عێراق یعنی شاندی عێراق مەلەفەکان داوەتەوە شاندی عێراق و بەڕێیان کردوونەتەوە وتنە جارێژێ بم مەلەفەوە محاولەی ئەوە نەکەن کە لە ژێر وسڵی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بێت لە ساڵی 2010 بە هەمان شێوە منەظەمەی غەسیل ئەموالی ئەوروپی وەفدی عێراقی دوورخستەوە بە ڕسمی لە ڕێکخراوەکە ینی عێراقیان جواب کرد کە جارێکی کە سەردانی عێراق سەردانی منەظەمەی غەسیل ئەموالی ئەوروپی نەکاتەوە بۆ ئەوەی کە لە ژێر وسڵی ئەمریکا بێت دەربەهۆی ئەو بە هەدەردان و بە تاڵان کەواتە بەم پێشینەیە بێت داهاتوەکەی چۆنە بێت لە ڕاستیە پێشبینیکردنی داهاتووی عێراق حەسب ئەم کۆتا گۆڕانکاریانە لە ئێستا هەیە داهاتوویەکی ناڕوون و ناڵێڵی هەیە لەبەر زۆری ئەو ئەسبابانەی کە تەسیریانی خۆی دابەزینی عملەکەشمان ئێستا کە بۆ 152 جێگیر بۆ سەبەبەکانی ئەو جەزاکانی وەزارەی خزانەی ئەمریکی ئەگەڕێتەوە بۆ هەر مەسایلەکە پارەسپیکردنەوە بوو کە پارەسپیکردنەوەیشی لە حەد بەدەر لە عێراقا هەبوو جوابکردنیشمان لە منەظەمەی غەسیل ئەموالی دەولی و ئەوروپی و حتا لە ئەفریقیش یعنی منەظەمەی غەسیل ئەموالی ئەفریقی عێراقی لە لیستی ئەو دەوڵەتانە دەری نەکردووە بەڵام لە لیستی ئەو دەوڵەتانە دایناوە کە های ڕیسکە و نادڵنیایەکی زۆری تایە و شتێکی تریشمان هەیە یعنی ئەم سی بانقەش کە لە کۆتاییە لە خلالی ساڵ دو ساڵی ڕابردووە بلاگلیست کراون خاوەنی سەرمایە و ملیارات دلارن لە عێراقا و بە جوێرەی راپۆرتێکیش کە لەم دوایانە دەرچوو سەرۆکوەزیرانی پێشووی عێراق لەگەڵ کەسایەتێکی گەورەی خاوەن مەکانەتی ناو عێراقا لە خلالی ساڵەکە 8 ملیارد دلاریان بەس لە دوبەی تەهریب کردووە و لێ پارەکان سپی کردێتەوە لەبەرەوە عێراق ئێستا لە حاڵەتێکە کە لە ڕووی گەندەڵی لە ڕووی بەتاڵانبردنەوە ینی گەیشتوتە ترۆپ يعني ئەمەش کە ئەیبینین لە حاڵەتی ئێستا لاوازبوونی عملە بۆچی عملەکەمان لاوازبوو لەبەرەوەی گەندەڵی سپیکردنەوەی پارەمان هەیە بۆتە سەبەبێکەوەی کە بانکەکانمان سزا بدرێن کە سزا ئەدرێت سەرچاوی دۆلارەکە لێگیرێتەوە کە سەرچاوی دۆلار لێکە گیرایەوە دۆلار کەمتر دەبێت لە بازاڕەکە کەمتر بۆ تەڵەب لەسەری زیادە بێت کە سعرەکەی زیادە بێت بەهای دینارەکەمان زۆر بەهای دینارەکە دابەزیوە یعنی تۆ بەهای دینارت دابەزیوە لە ژێر وسایە ناتوانانی بیتە دەرەوە ولاشی تریشە کۆمەڵک بانقی زۆرت بلاگلیست کراوە ئێستا خەریکە کەرتی قتاعی مەصرفی عێراق دەرێتە بیانی ڕاستی بەهۆی ئەو عەدەم سقەیەی کە لە مابینی بانقە عێراقیەکان و ئەمریکا دروست بووە ئەو شەگەڕێتەوە بۆ هەمووی ئەو چێکە مزەوەرانەی کە لە ڕابردووە تەقدیم کراوە ئەحسایەکی کۆتایی هاتووە ئەڵێ لە خلالی ساڵەکانی ڕابردووان 7 ملیارد دلار لە عێراق براوەتە دەرەوە بە هۆکاری علاساس کاڵا و شتومەک هاوردەی عێراقەکان تەنها بای 20 ملیارد دلار کاڵا گەیشتەوە عێراق 50 ملیارد دلاری تهریب کراوە ئەمە بۆتەوەی کە هەموو دنیا لەسەر ئەم سپیکردنەوەی پارەیە بێتە دەن کە مەبلەغێکی خەیاڵیە لە دنیای ئەمڕۆیە مام ساهرێم هەرچەندێک باسی ئەو لایەنە گەنداڵیانە بکەین لە عێراق چەندین کات و پرۆگرامی دوور و درێژەوێت ئەمە بەشێک بوو لە گەندەڵیەکان کە لە سیستەمی مەصرفی عێراقدا هەیەجا چ جای بابەتەکانی دیکەش ئێمە سوپاس دەکەین سوپاس بۆ زانیاریانەی کە بەیەمەتبەخشی دووبارە بەخێر هاتن هەرێم ڕێبوار مامۆستای زانکۆ